وشکبوونی چاوچیە، هۆکارەکانی چین، نیشانە و مەترسیەکانی چۆنێتی چارەسەرکردنی. بسم الله الرحمن الرحیم. من دکتۆر سامی جەلال، پسپۆری نەخۆشیەکانی چاو لە نەخۆشخانەی میهرەبانی. وشکبوونی چاو کاتێک ڕوو دەدا کە فرمێسکی چاو توانای نییە چاوتەڕ بکە بۆی بە ئاسانی جوولە بکات. هەندێک هۆکار هەیە کە دەبێتە وشکبوونی چاو، بەکارهێنانی کۆمپیوتەر بە زۆری، مۆبایل، خوێندنەوە لە شەوان، سیاقەتکردن بۆ ماوەیەکی زۆر. هەندێک نەخۆشی وەکو شەکرا، ڕۆماتیزم، هۆرمۆنیەکان ئەوانیش دەبنە هۆکار بۆ وشکبوونی چاو. نیشانەکانی بریتی لە سوتانەوەی چاو، هەستکردن بە گرێ لە چاو لەگەڵ سۆربوونەوەی چاو. مەترسیەکانی ئەو کەسەی کە تووشی وشکبوونی چاو بووە زیاتر تووشی هەوکردنی بەکتریا لە چاوەکانی دەبێت. ئەگەر بۆ چارەسەرکردنیش پێویستە هەندێک ستایلی ژیانی خۆی بگۆڕێ، وەکو بەکارهێنانی مۆبایل، کۆمپیوتەر، خوێندنەوە لە شەوان یان سیاقەتکردن بۆ فترێکی زۆر پێویستە ئیستراحەتی لەگەڵدا بێ. ئەگەر هەر هاتوو ئەو نیشانەکان بەردەوام بوو، پێویستە ئەو کەسە سەردانی دکتۆر بکە بۆی ڕێنمایی تایبەتی پێ بدا و چارەسەری بۆ بنووسێ بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.